لە هەرێمی کوردستانە سەرمایەکی سۆر گەورە خراوەتە گەڕ بۆ هەموو ئەو بوارانی کە بە پەیوەندی بە بەرهەمێنانی پەلەوەرەوە هەیە، وەکو باسم کرد لەو پێکهاتانەی کە هەمووی بەشدارن لەو پرۆژەیە. بۆ زانیاری بەڕێستان نزیکەی 1600 چێلگەی پەلەوەری گۆشت هەیە لە پارێزگاکان، 7 پرۆژەی دایکانەی جوجەڵەی گۆشت هەیە، 1 پرۆژەی نەژادی پەلەوەر هەیە، 42 هەڵهێنەر هەیە، 9 سەربڕخانە هەیە لە هەرێمی کوردستان، 36 کارگەی ئالیک هەیە، 11 پرۆژەی مریشکی هێلکە هەیە لەگەڵ 2 هەڵهێنەری دایکانە. ئەگەر ئەم پرۆژانە هەمووی بە وزەی خۆی کار بکە، دەتوانێت نەک بەشی هەرێمی کوردستان بەڵکو زۆریشی لێ بنێرێتە دەرەوەی کوردستان. وەکو سەرەتایەک ژمارەیەک بڕیارماندا. یەکێک لەوانە وەکو جەنابتان ئەزانن کە بەداخەوە نیگەرانێکی زۆر هەیە. ئێمە لە کاتێکا حکوومەتی عێراقی لە مانگی 5 ساڵی 2009 بڕیار دراوە کە هاوردنی هێلکە و مریشک قەدەغە بکرێت. و وەزارەتی ئێمە پاش بەدەستکەوتنی نووسراوی وەزارەتی کشتتوکاڵی عێراق ئێمە پابەندی خۆمان دەربڕیوە بەرامبەر بە قەدەغەکردن و هیچ جۆرە نووسراوێکمان نەکردووە بۆ هاوردەکردنی مریشک و هێلکە. بەڵام بەداخەوە دەبینین لە بازاڕەکانە لە مارکێتەکانە زۆر جار مریشکی قاچاق دەبینین کە ئەوە زەرەرێکی زۆرە بەڕاستی بۆ بەرهەمی ناوخۆ بۆ پرۆژەکانی پەلەوەر. بۆیە بڕیارماندا کە بە هاوکاری ئیدارەی پارێزگاکان و هەموو ئیدارەکانی هەرێمی کوردستان هەڵمەتێکی دەست بە سەراگرتن دەست پێ بکەین بۆ ئەوەی کە لە هەر شوێنێ مریشکمان بینی بەستوو هاوردەکراو دەستی بەسەرا بگیرێ، بێگومان ئەوە بە هاوکاری ئیدارەی پارێزگاکان.